سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. لە پێناو سەلامەتی گیان و ژیانی مامۆستایان و فەرمانبەران و خوێندکاران حکوومەت بڕیاریدا. سەرۆکۆماری تورکیا ڕایدەگەێنن لە نزیکترین کاتدا هێرش دەکەینە سەر ڕۆژئاوای کوردستان. بۆ لەمە دووە هیچ خانەنشینێکی هەرێم موچەکەی لە 500,000 دینار کەمتر نابێت. سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ڕایگەیان وڵاتانی دراوسێمان دڵنیا دەکەینەوە کوردستان شوێنی سەقامگیریە، جێگەی مەترسی نییە. مەسرور بارزانی ئەمڕۆ چوارشەممە ڕایگەیان نامەنەوێت سەقامگیری و ئاسایشی هیچ وڵاتێک تێک بچێت. هیوادارین ئەوانیش بە هەمان چاوسێری دۆستایەتی کوردستان بکەن. ئەمەژەی بەهۆشدا سەرکۆنەی هەر دەست درێژیەک دەکەین کە دەکرێتە سەر خاکەکەمان. سەرۆکوەزیرانی هەرێم لە پەیامەکەیدا وتیشی داوا لە حکوومەتی فیدرالی و کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەین سنوورێک بۆ ئەم هێرشە ناڕەوایانە دانێن کە دەکرێنە سەر خاکی وڵاتەکەمان. سەرۆکۆماری تورکیا ڕای دەگەێنێت لە نزیکترین کاتدا هێرشی زەمینی بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەست پێ دەکەین. ئەمڕۆ چوارشەممە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا ڕایگەیان لە نزیکترین کاتدا هێرشی زەمینی بۆ سەر باکووری سووریا دەست پێ دەکەین، چونکە گروپە تیرۆریستیەکان خاکی وڵاتان بەکاردەهێنن بۆ هێرشکردنە سەر تورکیا. لەبارەی شێوازی ئۆپەراسیۆنەکەەوە ڕەجەب تەیب ئەردۆغان وتی ئۆپەراسیۆنەکانمان بەردەوام دەبێت، مەرج نییە تەنیا هێرشی ئاسمانیش لە خۆی بگرێت. وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان ڕایگەیان مۆڵەتیان بۆ دانانی سیستمی گەرمکردنەوەی غازی ماڵان و کارگەکان و شوێنە تایبەتەکان بە هیچ کۆمپانیایەک نەداوە. بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەن خۆیان لە بەکارهێنانی سیستمی غاز بە دوور بگرن تا ڕێنمایی پێویست بۆ دڵنیابوون لە سەلامەتی بەکارهێنانی سیستمەکە دەردەچێت. ئەوەشی خستە ڕوو هەر مۆڵەتێکیش لە هەر شوێنێکەوە درابێت بەبێ ئاگاداری وەزارەتی سامانە سروشتیەکان بووە. بۆیە داوا لە هاوڵاتیان و کۆمپانیەکان دەکەن خۆیان لە بەکارهێنانی سیستمی غاز بە دوور بگرن تا لە ڕێگەی لیژنە تایبەتەکانەوە کاری پێویست ئەنجام دەدرێت بۆ دڵنیابوون لە سەلامەتی بەکارهێنان. لە لایەکی دیکەشەوە وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی کارکردنی بە سیستمی غازی شل لەسەر جەمزانکۆ و پەیمانگە و قوتابخانە و دامەزراوەکانی داڕاگرت و داوای لەو ناوەند و دامەزراوانەش کرد دەست بەجێ کارکردن بەو سیستمان ڕابگرن. مەلە کاتێکدا لە ماوەی هەفتەی ڕابردوودا دوو ڕووداوی تەقینی سیستمی غاز لە سلێمانی و دهۆک ڕوویاندا، لە ئەنجامیشدا 21 هاوڵاتی گیانیان لەدەستدا و دەیان کەسی دیکەش بریندار بوون. دادگای فیدراڵی عێراق بڕیاری نادەستوریبوونی یاسای خانەنشینی لە هەرێمی کوردستاندا. بە پێی بڕیارەکەی دادگای فیدراڵی حکوومەتی هەرێم پابەندکراوە بە جێبەجێکردنی سیستمی خانەنشینی یەکگرتووی عێراق. هاوکات لە ئەگەری جێبەجێکردنیدا بەڕێژێکی بەرچاو موچەی خانەنشینانی هەرێم زیاد دەکات و هاوتای خانەنشینانی عێراق دەکرێت. بە پێی یاسای خانەنشینی عێراق نابێت هیچ خانەنشینێک موچەکەی لە 500,000 دینار کەمتر بێت، هەر بە جۆرەی بڕیارەکەی دادگا. هەرێمی کوردستان پابند کراوە بەکارکردن بە یاسای خانەنشینی یەکگرتووی فیدراڵی بە ژمارە 9 ساڵی 2014. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.